سڵاتان لێوێ بەڕێزان لەم ڤیدیۆ دەمەوێت ڕوونکردنەوە لەسەر قاموسی مایکرۆسۆفت بدەم کە نزیک ساڵێک پێش ئێستا ڤیدیۆکم لەسەر بڵاو کردەوە لە کەناڵی یوتیوبەکەم. دیارە چەند بەڕێزێک پرسیاری ئەویان کردبوو کە قاموسێک بڵاو بکەمەوە لە وەرگێڕان بکات لە زمانی عەرەبی بۆ کوردی یان بە پێچانەوە. بۆیە لە کۆمنت وەڵامی چەند بەڕێزێکیشمدا بۆ بەڵام پێم باش بوو بە ڤیدیۆ ڕوونکردنەوە لەسەر بدەم. لەبەرەوەی بە هەمان قاموس دەتوانێت وەرگێڕان لە عەرەبی بۆ کوردی بکەی وشە یان ڕستە یان لە کوردی بۆ عەرەبی یان بۆ هەر زمانێکی خۆت بتەوێ. لینکی ئەو قاموسە کە مایکرۆسۆفت ترانسلیتە لە هەردوو سیستەم ئەندروید و iOS لە دیسکریپشن دادنێم لەگەڵ ئەو ڤیدیۆیە کە پێشتر کردیتم لەسەری لۆی ڕوونکردنەوەی زیاتر بی ئەگەر حەستان کە سەیری بکەن. سەرەتا قاموسەکە دەکەینەوە دەمانەوێت نووسین یعنی تەرجمە بکەین نەک ئەوەی کە ڕسم شتیات بکات دەتوانین لێرە ڕسمیش نووسینی سەر ڕسمەکانیش تەرجمە بکەین بەڵام ئەوەی کە زۆر بەکاردێتن نووسینە ئەو کیبۆردە لای دەستە سەپە دەستی لەسەردا دەنێن هەڵی دەبژێرین. یەکەم جار زمانی عەرەبی هەڵدەبژێرین کە لای دەستەپە ئەو کەسانی مۆبایلەکانیان سیستەمی ئینگلیزیە عەرەبیەکەی لەو لای هەڵدەبژێرین کە دەمانەوێت وەرگێڕان لە عەرەبی بکەین لە بۆ کوردی. کوردیەکەش لەو لای هەڵدەبژێرین دەڕۆین کوردش سنترال دەدۆزینەوە. کوردش سنترال من هەڵم ژاردووە بەڕێز دەتوانی بڕۆی هەڵبژێری. لێرە نووسینێکی عەرەبی دەکەین لۆی لۆمان بکاتەوە کوردی. ئەم نووسینەکەم حازە کردو لۆی زۆر کات یعنی درێژ نەبتەوە لە ڤیدیۆکەی سلێکتی دەکەین یعنی هەڵ دەبژێرین ئەو کۆپیمان کرد دەڕۆینە ناو قاموسەکە لێرە لەسقی دەکەین یان پێستی دەکەین. هەر وەک دەبینن ئەو عەرەبیەکەی کە سەرەوە دامە نەڕستەکە کردیە کوردی يعني نسيب من بعربي ك يمكنكم ترجمة هذا الصر لأي لغة تريدون ومنها اللغة الكردية دتوانن أو نسيت من دتوانيت أم ديرور بجرد بو هر زماني كذا تويت بزماني كردي شوا سباس بو سيكردن وأجر حزل فيديو كبير لبيتنا تسيب جداري كنالك بكمن ديارة عندك هلي رزماني تدا بقشتي قاموس شي باشا يعني تواني السعودية بيتن لزور بزمانه كان استابوي أجر أو كردية كوبي بكم دەست لە سەدادنەی خۆی کۆپی دەبی و دەتوانی بڕۆی لە شوێنێک پێستی بکەی بۆ نمونە هەل لێرە لە خوار ئەو عەرەبی دەمێ پێستی بکەم لە نۆتی ئەوە پێستمان کردو ئەو کوردیەکەشمان هەیە. ئێستا دەمەوێت ئەگەر مەسەلەن لە عەرەبی کەمە هەر زمانشکە یان بە پێچەوانەوە لە کوردی لۆ عەرەبی هەر ئەو سەحەی لە نێوانیانە دەست لە سەدابنێ شوێنی زمانەکان دەگۆڕێتن کوردیەکە دەو دەکاتە عەرەبی. تەوان هەر جارێک کە وەرگێڕان دەکەیت تۆزە گۆڕانکاری دەکاتە سەری لە هەر زمانشت کە خۆت ویستت یعنی نووسین بکە بە کوردی و هەر زمانشت کە خۆت ویستت دەتوانێت هەڵبژێری و بۆ نمونە ئێستا کردبانە ئیسپانی ئەو کوردیەمان کردە ئیسپانی ڕستەشە تر پێم وابێ ڕوونکردنەوەکە بەس بوو لۆ ئەو ڤیدیۆی. هەر وەک دەزان نزیکەی 6 مانگە هیچ ڤیدیۆکمان لە کەناڵەکەمە بڵاو نەکردەوە بۆیە ئەگەر بەڕێزت یەکەم جارتە ڤیدیۆکانی کەناڵ ئێمە دەبینیت کە سەبسکرایبی کەناڵەکە بکە و زەنگۆڵەکەش چاڵا بکە بۆی بەردەوام بینەری ڤیدیۆکانمان بی. هەروەک هاندانێکیش بۆی ئەکتیڤی کەناڵەکە تۆزێک بەرزبێتەوە لەبەرەوەی لە مێژە ڤیدیۆمان بڵاو نەکردەوە کۆمنتێک یان زیاتر بنووسە. زۆر سپاس خواتان لەگەڵ.